کاک حاکم بێمە سەر قۆناغەکانی خوێندنی جەناب طبعا ئێوە لە پۆلیسێ دوایەوەی سێ سەرەتایی تەواوەکەی لێرەوە چنەوە بە سلێمانی ئەگەر تۆزێک بە سەریعی بە سەریعەتێ پەڕین تا و کاتەیە بیتە دادوەر باسێکم بۆ بکەیت لەکوێ خوێندەوەی لەکوێ زانکۆ و تەواو کرد. من لە لێرە تا سی سەرەتایی دوای سی سەرەتایی چوومە چوار لە سلێمانی چوینە من لای ئەو مەکتەبە دوای چوار لە سەرشەقام 5 و 6 لەوێ تەواو کرد دواتر متەوەسەی جەمهوری ناوەندیم تەواو کرد دواتر چوومە عەدادی سلێمانی عەدادی سلێمانیش هەتا 6 چوینە لە 6 بووم ساڵی 74 بوو شەڕ بووە دوایەوە چوینە دەرەوە ماڵمان چوە دەرەوەی لەسەر ئەوەی ساڵی 74 کاک حاکم من بەسەراتێکم بیستووە لەسەر ژیانی تۆ کە ماڵی باوکو وابزانم لە پێنجوێنە بن لەو کاتەیە تۆ بەم ڕێگەیە ئەچیتەوە بەرەو پێنجوێن بەڵام لە شاری سەی سادقاوە بزانم لەلایەن چەند کەسێکەوە درێتە بەردەست ڕێژی گول ئەگەر پێت خۆش بێ پێم خۆشەوە بەسەراتم بۆ باس ئەوە ئەو کاتی ینی ساڵی 75 بوو ئیتر بڵێن نسکۆی شۆش و ڕۆخانی شۆش دەستی پێکرد بوو سەرەتاکانی ئیتیفاقی جەزائیر بوو لە ڕاستیە ئەم جادەیە حکوومەتی تێدا نەبوو جادەی بینی لە عربەت بەرەو ئاوا بەرەو هەڵەبجە و پێنجۆنەوە حکوومەتی تێدا نەبوو جادەی دەربەنی خان حکوومەتی تێبوو ئەو بەری جادەکە من کە زانیمان ماڵمان لە هێن بوو لە پێنجۆن و لە بایەوا بووین ئەوە بگەڕێمەوە دوایەوەی کە زانیمان وەزاکە تەواو نییە من گەڕامەوە شەو بوو لە گرێزەوە ڕۆشتم چوومە قلێرە بیسمان بچمە هێن سەیسایق و لە سەیسایق ڕۆشتە بۆ پێنجۆن لە ڕاستیە لە تەرافی قلێرخ سیرم کرد تەقەیە لەسەر ئەو شوێنە بەرزەی کە بەسەر سەیسایق و بەسەر دی قلێر خوانە ئەڕوانێت ئەو دیەکە یانینەکە شاخێکی بەرزە نەمزانی ئەمە کێ نەمانە تەقاکەن تەقا بەردەوام بوو هەر لە منیانە کرد ینی ئاخر شت تروای لێ هات فیشک بەلای گوێچکە مادیۆ تۆ چەکدارێش نەبوویت تەنها هاوڵاتێکی مەدەنی بوویت من وەڵا ڕاستیەکەی یەک دەمانچەم پێ بوو بەڵام دەمانچەکەم شاراوە بوو دیار نەبوو نەبووە لە پۆلی شەشی ئەدادی بووم ینی ناو بووین دوایی سیرەکە لەسەرەوە بانگمەکەن وەستام من فیشەکە زۆر نزیک بۆ ڕاوەستام هەتا ئەو کاتە شەڕم زانیوە پێشمەرگن تارمایان دیار و بەڵە جلی کوردی بوو سێرم کرد بە کوردی بانگەکەن ئەسکەر نەبوون کە چوومە سەرەوە یەکێک لەوانەی کە لە ڕێوە ڕوبەڕووی من هات سێرەکەم ینی جاش بوون ئەمناسی پێکەوە تەلەبە بووین بەڕەحمەت ئەویش یانی نەماوە ئێستا وەڵا حقیقت لێک پۆلا بووین لە عەدادیە پێکەوە بووین چاکچۆنی لەگەڵا کردم و کە ئەوم بینی زانیمتر ئەمە وەزعەکە لەدەست دەرچووە پێشمەرگەی مانە حکومەتن ئەمە ئەوکام ناسی ئەو براکانی هەمووی سەر بە حکومەتی عێراق وەڵە دانیشتین و دوایی وەرەقەی هینشم پێ بوو من یەکێتی قوتابیانمان بەدەست لەێن لەوێ بوو شاردمەوە لە وەرەقەکە و دوایی ئەو مەسئولی برای ئەو کوڕە بەرپرسی ئەو قاتع بوو وتی من ناتوانم هیچ بکەم ئەبێ بچینە لای بەرپرسی گەورەترمان کە چووینە خوارەوە پێکەوە ڕۆشتین بەزەوەی کە لە بیرم بێت تا ئێستا زۆر زۆرشێکی ناخۆش بوو چوومە سەر جسرەکەی سەیسایق بە پێ چوینەوە خوارەوە هەر لەگەڵ ئەو یەکیانە لەگەڵ بە برا گەورەی ئەو کوڕەی تریان ینی ناوەکانیشان معلومە گەر پیان بووە بەس دوایی کە چوینە ناو سەیسایق سێرم کرد پێشمەرگەیەک فەقیرە کەوتە بوو شەهید بوو اینجا ئیتر ئەویش ئەو کەسێک کە لەگەڵ نابوو بەرپرسی ئەو سریە و شتانە کەمتر لە سریە بەرپرس بوو ینی پێکەوە چین سێرمان کرد ینی قسەیەکی کرد قسەکە مامەعنا کوشتنەکەی خستە پاڵ جهتێکی تر و وەزعێکی تر نامەوێت چوینە لای بەرپرسی یەکەمیان ئەویش بەڕەحمەت بێ ئەویش نەماوە وتی ئەم شەخسەمان گرتووە
ئێوە ڕێیتان چێوەمانە بەس لەو کاتا بۆ ئەو ڕۆژە بوو عەفویدا بۆ حکوومەتی عێراق عەفویدا بوو بەرپرسی سریەکە ئینسانێکی زۆر باش بوو باوک دیار بوو گوتی کوڕی چێت و خەڵکی شوێن ئەمانە ئەوش خەڵکی منتیقە بوو خەڵکی بناری شاخ و سۆڵە ئەوانە بوون زۆر مەخفی باش و ئینسانیان نەبووتی ئەم گەنجە با بڕاتەوە تە هەرەوە نەبوو ئەو ڕۆژە جاش و ئەوانە ینی ئەویان گرتە بوو لەکوێوە هاتبوون لە سەیسایەقەوە هاتبوون بۆیە من هەستم بەوە نەکرد یا کەسیکە هەستی بەوە نەکرد مفاجعە بوو چونکە لەم خەتەوە تەوەقوعکرا خەڵک جێیش بێ بچێ بۆ سەیسایەق بەس نەخێر بەس ئەوان لە چەمەوە هاتبوون لە منتقەی سواری ئەوانەوە هاتبوون سەیسایەقیان گرتبوو کە زاگای لە کەس نەبوو کە چوین سەیرەکەن سەیسایەق گیرەوە ئیتر حەل نەما من نەمتوانی بڕۆمەوە ئەو ینی دێهاتی ناسیاوی ترمان هەبوو چوومە خوارەوە لە دوای ئۆتۆلێ لەوان ڕزگارم بوو ڕۆشتم چوومە خوارەوە تر دوایی گەڕامەوە بۆ ئێرە ماوەیەک ماینەوە تقریبا مانگەیەک شتێکی وا ئیتر ئەو وەزعی کوردستان هەمووی کە خۆ دەزانی چۆن تێک چوو خەڵک گەڕانەوە هاتنەوە چوینەوە بۆ سلێمانی بەڵام من 2 ساڵم فەوتا 2 ساڵی خوێندنم فەوتا نەمانتوانی بەردەوام بین ئەو کات ئیتر لە عەدەلەی سلێمانی چوومە شۆڕش ئێمە بە عەرەبیەمان خوێند لە یەکم تەوەستەوە ئەبوو بە عەرەبی خوێندن عەرەبی بوو هەتاوەکو ئەو 2 ساڵ بە ساڵەکرا بە کوردی هەکە ئەو 2 ساڵە من دابڕام خوێندنی کوردی گەشتە عەرەبی یعنی گەشتە ئەو قۆناغی ئێمە کە بە عەرەبی بوو بە کوردی دوایی کە چوینەوە بەس یەک مەکتەب مابوو لە سلێمانی هەمووی ئەو مەکتەبەی تێدا بوو ئەو مەکتەبی شۆڕش ئێمە چوین لەوێ تەواوم کردووە یەکەمی محافەزەکەش بوومەوە کاتێتە دوای ئەوە چوومە کولیە قانون زۆرم لای دەرەجەیەکی زۆرم هەبوو لە کولیە قانون و سیاسی بەغدا تەواومان کرد بەشی قانون دوایەوە ئیتر وردە وردە هاتینەوە تەعینات بۆکو معاون قەزایی و محقق و ئەوانە ینی قۆناغەکانی خوێندن بڵێن تەواوکردنی خوێندن و زانکۆ لەکوێ تەواو کرد لە بەغدا بەڵێ لە کولیە قانون بەس لە بەغدا هەبوو لە بینی 76 بۆ 80 لە هیچ شوێنێکی تر نەبوو کولیە قانون سیاسیان پێوت بەشی سیاست جا بۆ بەشی قانون بەڵام هەردووکی لە یەک بینایە بوون و مامۆستاکانیان بەعزیشیان مشتەرەک بوون چونکە دەرسەکان تێوزە لە یەکەوە نزیکن دوایەوە ینی لە بەس هەموو خەڵکی عێراق ئەچوو لە بەغدا لە جامعەی بەغایان خوێند حتى هەموو سەریشتیان نەما بوو ئیتر دوایەوە بوو لە دوای ساڵەکانی هەشتاوە هین دەستی پێکردەوە خوێندنی لە جامعەکانی تر جارێکیکە چوومەوە بۆ خوێندن بۆ بەغدا پەیمانگای دادوەریم تەواو کرد پەیمانگای دادوەریش ئەوە ینی دیپلۆمی عالیەدا لە زانستە قەزاییەکانە ئێوەشمان تەواو کرد ئەویش هەر باش بوو ینی بە دەرەجەی یەکەمی لەسەر سەرهی عێراق یەکەم بوو هەردوو ساڵەکە برادەرەکانمان ماونەوانەی کرد پێکەوە بوون بەشێکیان لە کوردستان و بەشێکیان لە خوارەوەی عێراق لە ناوەست ئێستا لە کوردستانە لە بڵێن دادگاکانە جەناب و لە چه بوارێکە ڕۆڵە بینی لە دادگای تەمیزم ئێستا تەمیزی حکومەکانەکەن حکمی دادگاکان ئەو بڕیارانەی کە لە محکەمەکانی ترەوە دەرەچی وەکو ئیستیناف و جینایەت دێتە ئەوێ یا عەمەل یا گومرگی ئەو بڕیارانە یا کاروباری کەسێتی ئەوانە دێتە هەولێر بۆ دادگای تەمیزی هەولێر